لەسەر پرسی چاکسازیەکان لە هەرێمی کوردستانەوە ڕۆژی زیندانیان چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرێت وا بکرێت کە بە شێوەیەکی تەندروستێکەڵ بە کۆمەڵگە بکرێتەوە ئامارانی کە لە ساڵی 2022دا بەراورد بە کۆتاییەکان گۆڕانکاریەک بەسەر دەستگیرکراوان تۆمەتباران و داواکراوان داهاتوە بە شێوەیەکی گشتی لەسەرم بابەتە لەگەڵ پڕێس پەیام فەتحوڵڵا کە بەڕێزیان بەرپرسی پلاندانانە لا بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێر و میوانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین. کاک پەیام زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لێسادا ڕۆژی چاکسازیەکان لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ پرۆگرامەکەتان. سەبارەت بە ڕۆژی چاکسازیەکان لە ئێستادا بەراورد بە ساڵانی ڕابردوو لە بارودۆخێکی زۆر باشتردایەوە دەکرێت برێن بەرەو پێشچوونە، چونکە بپێ پرۆگرامانەیە کە ئێمە لە ساڵانی ڕابردووە ئەم ساڵدا مەڕۆشتووە چاکسازیەکان ڕۆژ لە دوارۆژ بەرەو پێشچوون دەچنوە خەریکە دەگەین بەو ستاندەری نێودەوڵەتیانەی کە لە بواری چاکسازی هەنە لە وڵاتانی پێشکەوت و کاری لەسەر دەکرێت. ئێمە بۆ ئەمە بە خۆمان چەند پلانێکمان داناوە بۆ ساڵی نوێ بە تایبەتی بۆ ساڵی 2023 بۆ سال 2023 کە ئێمە دەمانەوێت ئەو پلانانەی کە دای دەرەژین کاری لەسەر بکەین، چونکە سەرجەم ئەو پلانانەی کە کاری لەسەر دەکەین لە خزمەت سادراوانە لە خزمەت بەرەو پێشبردنی ئەو چاکسازیانەیە کە لە هەرێمی کوردستان ئێمە کاری لەسەر دەکەین. ئەگەر بێت و باز لە مقارنەی ئەوەی بکەین کە لە ساڵین ڕابردوو بۆ ئێستا بەرە پێشتووە ئێمە چەندین پرۆگرامان لە ساڵیان بردو کارمان لەسەر ئەم ساڵیش خەریکە ئەم پرۆگرامانە درێژە پێ دەدەین، وەکو پرۆگرامەکانی خوێندن، تەندروستی، خواردنی سادراوان، شیاندنەوە، ئەو خولانەی کە بۆ کارمەندان دەکرێتەوە، ئەو خولانەی کە بۆ سادراوان دەکرێتەوە، ئەو بکەتە دروستیانەی کە لە چاکسازیەکان بوونیان هەیە. ئێمە بەڕاستی وەکو ئەو پرۆگرامەکە داماڕۆشتووە ئێمە لەسەر ئەو پرۆگرامە خۆمان بۆ ساڵ نوێ کار دەکەین. هەروەکو ساڵیان بردو کاری زۆرمان لەسەر کردو، بەڵام بۆ ساڵی نوێ بە شێوازێکی نوێ بەپێی ئەو پلان استراتیژیەی کە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دانراوە بۆ بەرەو پێشبردننی چاکسازیەکان بۆ ماوەی 5 ساڵ ئێمە لە ئێستا خۆمان ئامادە کردووە کە لەسەر پلانە دەڕۆین و وە لە ئیشاڵە لە داهاتوودا ئەو پلانە کاردانەوەی زۆر باش دەبێت بۆ سەر سادراوان و ڕۆژی چاکسازیەکان. باشە، لە 2022دا بڕیاردرا کە چاکسازیەکان بۆ زیندانی کراوان یا تۆمەتباران ڕاگیراوان نۆژەن بکرێتەوە. ئەم نۆژەنکردنەوەی بەکوێ گەشت و چاکسازیەکەیە کە شوێنێکی گونجاو نەبێ بۆ زیندانیان؟ سەبارەت بە نۆژەکردنەوەی چاکسازیەکان وەکو بەهۆم بینەرانی بهەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ڕۆی ڕوودەکەنەوە کە ئێمە لەو چاکسازانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە هیچ جۆرێک بە شێوازی ستانداردی جیهانی نییە، چکە قەرەباڵغێکی زۆر لە نێو چاکسازیەکانی بۆرم لە چاکسازیەکانی گەوران لە هەولێر و دهۆک و سلێمانی ئێمە کە بۆ 900 سادرا دروستکراوە زۆر زیاتر لەم ڕێژەیە نزیکەی 1500 سادرا و لە هەر چاکسازیەکی گەورانێک ئێمە گرفتێکی زۆر بڵێ ئەمە گرفتێکی زۆری بۆ ئێمە دروستکرد لە ڕووی پۆڵێنکردنەوە، لە ڕووی قەرەباڵغیەوە، لە ڕووی خواردن، لە ڕووی دابینکردنی پێداویستەکان و ئێمە لەلایەن خۆمانەوە چەندی جار نووسرامان بۆ سەری خۆمان بۆ ئەنجومەن بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی دارایی، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە کە ئەگەر بکرێ چاکسازیەکان فراوانتر بکرێ یاخود چاکسازیەکی گەورەتر دروست بکرێ، یاخود بۆ ساڵ نوێ داوامان کردووە کە لە گەرمیان چاکسازیەکی نوێ دروست کرێت لە گەرمیان، چونکە ئەو خەڵکی کە لە سلێمانی بەشی زۆری ڕێژەیەکی خەڵکی ناوچەی گەرمیانمان هەیە بۆ ئێمە چەند پلانێکمان داناوە بۆ ئەوەی ئەو قەرەباڵغیە لە چاکسازیەکان هەیە. سەبارەت بە ژنان و منداڵان کە بە هەمان شێوەی سادراوی گەور چاکسازیەکانی گەوران سێ چاکسازیمان لە هەرێمی کوردستان هەیە. ئەمانە بەڕاستی بینایەکانە زۆر کۆنن و جێگە چاکساز، بەڵام ئێمە سەرەڕای ئەو هەموو ئەو کۆنی و نەگونجانی شوێنەکان بەڵام کاری خۆمان کردووە نەوەستاوین و ئێستا لە هەولێر بینای چاکسازی ژنان خەریکە لە کارکردندایە بەپێ لە بەرنامەماندایە کە لە ساڵی 2023 ئێستا خەریکی لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە لە سلێمانیش بەپێ ئەو زەویەکە هەیتمان و ئەو پرۆپۆزەڵی کە بۆ چاکسازی ژنان و منداڵان سلێمانی دادرا دەمانوێت چاکسازی ژنان و منداڵی سلێمانیش ئەو کارکردنی تێدا بکەوێتە کار هاوشێوەی هەولێر کە ئێستا لە هەولێر کارەکان تا شوێکی باش دەڕوا. چکە ئەگەر بێت باز بکەین لە هەولێر
ڕێژەی سادراوانی ژنان و منداڵ زۆر لە سلێمانی زیاتر بۆ ئێمە سەرەتا هەولێر ژمارەکەیان چەندە؟ ئەو خەرباڵغی نزیکەی لە هەولێر 300 سزادراوی ژن و منداڵمانەیە تەنها لە هەولێر منداڵ بە هەردوو فیعی سلێمانی تقریبا 100 سزادراوە لە دهۆچ بەمان شێوە 120 تا لە چاو 2021دا زیای کردووە ڕێژەکە؟ بەڵێ زیادی کردووە بەڵام بە ڕێژێکی زۆر بەڵام زیاتر لە گەوران سادراوانمان زیادی کردووە لە هەموو چاکسازەکان زیادی کردووە بەڵام لە گەوران زیاتر وەکو ئەگەر بە ئامار بۆت باس بکەم لە ساڵی 2027 لە ساڵ 2022 7821 سادراو لە سەرجەم کوردستان بە سادرا و ڕاژیرە هاتنێت ناو چاکسازەکان بەڵام نزیکەی 7571 سزادرا و کۆتایی بە حکومەکانیان یان لە ڕاجیران ئازاد کراون بۆیە بەراوردەکە ساڵ بە ساڵ بەرەو زیادبوون دەڕەوە چاکسازەکانیشمان توانای ئەو لە خۆگرتنەی نییە کە بەپێ ئەو ڕێژە تاوانەی کە زیاد دەبێ بۆ ئێمە وەکو ئەو باسم کرد لە پلانی ساری 2023 کە دامانەوەیەکی لە کارەکانمانەوەیە کە نۆژەنکردنەوە یاخود دروستکردنی چاکسازی نوێیە لە سەرجەم شارەکانی کوردستان. باشە کاک پەیام زیاتر ئەو تاوانانی کە لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەوەی کاتوتۆ لای جنابسان زیاتر چ جۆرە تاوانێکیان ئەنجام داوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان؟ بەڕاستی ئەگەر باز لە داتا و ژمارەکان بکەین لە هەرێمی کوردستان تیرۆر لە سەر و هەموو تاوانەکانە کە نزیکەی 1550 سادراوی تیرۆر ئێستا لە هەرێمی کوردستان لە چاکسازەکان هەنا بە ڕێژەی یاخود بە پلە دوو مادە هۆشبەرەکانن کە ئێستا لە 941 سادراومان بە هەردوو بەکارهێنەر و ئەوەی کە بازرگانی پێوە دەکا لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ڕێژەی بەکارهێنانی مادە هۆش بە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و لە چاو ساڵی پار زۆر زیادی کردووە بۆیە ئێمە بۆ ئەمەش بەرنامەیەکمان داناوە کە داوامان لە حکوومەت هەرێمی کوردستان کە سەرکاتی ئەنجومەنی وەزیران کردووە کە چەند سنتەرێکی شیاندنەوە و چارەسەرکردنی ئاڵوودەبووان بە مادە هۆشبەر دام بدرێت لە کوردستان چ لە چاکسازیەکان یاخود لە شوێنێکی جیاواز دابدرێ چونکە ئەم مادە هۆشبەرانە بەڕاستی ئەم کەسانەی شوێنیان لە چاکسازیەکان پێویستە چارەسەر بکرێن چکەوانە بەشێکیان بەنەخۆش سیر دەکرێن. باشە باسی خاڵێکی زۆر گرنگی کرد کە من خۆم ئەمیز پرسیارە لێ بکەم لەسەر بابەتە پرسی ئەو کەسانی کە ڕادەگیرن یان زیندانی دەکرێن سزایان بەسەردا دەسەپێنرێ بەهۆی مادەی هۆشبەرەوە تێکەڵ بە زیندانی کراوانی دیکە دەکرێن کە ڕەنگە تاوانەکانیان جیاواز بێ تەمەنەکانیان جیاواز بێ علی چی دەکرێت دوجار تەنها بەرزکردنەوەی داوان نییە کاری جددی چی دەکرێت بۆ جیاکردنەوەی جۆری تاوانەکان سزادراوەکان ڕاگیراوەکان لە نێو چاکسازیەکاندا لە هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ 2023 بەڵێ سەبار بم پرسیارە بەڕاستی ئێمە دەکرێت وەڵامەکەمان بۆ بێ کاتێ هەر کەسێکیان هەر خۆتێ و کەیسی کە بە مادە هۆشبەر دەهێنرێتە نێو چاکسازەکان بە هیچ جۆرێک لەگەڵ سادراوانی دیکە تێکەڵ ناکرێ ئەمە وا بزانم ئەمە لە ڕاگەیاندنەکان تۆزێک یاخود ناو وا باوەکە تێکەڵ دەکرێت نەخود مادە هۆشبەرەکانیش لە ناو چاکسازەکان بە جیا پۆلێن کراون ئەوانێت چ مادە هۆشبەر بەکاردەهێنن چوانێک کە بازرگانی پێوە دەکەن جیا کراونەتەوە و لە هۆڵ و لە ڕاڕەوی تایبەتدانا بە هیچ جۆرەی تێکەڵ ناکرێن لەگەڵ سادراوانی دیکەی کە بە مادەی کوشتنی یاخود تیرۆری یاخود بە دزیان بە مادەکانت کە تۆمەتبات کراون یاخود سزادراون سەبارەت بە پلانمان بۆ ئەوانەی کە مادە هۆشبەرەکار ئێمە لە ساڵانی ڕابردوو لەگەڵ ڕێکخراوەکان لەلایەن خۆمانەوە لەگەڵ وەزارەتی تەندروستی چەندین خول و وەرکشۆپ و کارکردنی بە کۆمەڵمان لەگەر ئەم مادە هۆشبەرە ئەم بەکارهێنەران کرد بەڵام ئەوەی کە باسم کرد کە بۆ ساڵی نوێ ئێمە بەڕاستی چونکە وەکو خۆی وایە ئەوانەیە کە بەکارهێنەری مادە هۆشبەرن بە هیچ زۆرێک نابێنرێن ناو چاکسازەکان بەڵام ئێستا کە لە چکەوانە نەخۆشن و پێویستە چارەسەری تەندروستی وەربگرن. زۆر باشە بەڕێز پێم فەتحوڵڵا کە بەڕێزیان بەرپرسی پلاندانان لە بەڕێوەبەرەتی گشتی چاکسازی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ئامادەیت هەبوو زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک پێیان ماندوو